بەڵە بێگومان لەسەر دوایین زانیاریەکان لەگەڵ بەهات و باسی بووین زانیاری وردی پێداین بەڵام لەگەڵەوەدا لەو ڕۆژەی کە جەنگی نێوان ئیسرائیل و فەڵەستین دەستی پێکردوواتە لەم 21 ڕۆژە فۆکسی تەواوی کەناڵ ڕاگەیاندنەکان و فۆکسی تەواوی سەرکردە سیاسیەکان سەرکردەکانی وڵاتان لەسەر ئەم دوو وڵاتەیە ئێستا لە جەنگان بۆیە ئێمەش زیاتر شرۆڤەیەم بابەتە دەکەین لەگەڵ بەدرەدین ساڵح نووسەر و شارەزای سیاسی کە لەگەڵمانە لە ستۆدیۆ بەخێر هاتی بێگومان شارەزای سیاسی لە بارودۆخی ئەوروپا باشە بەڕێز بەدرەدین پێش هەموو شتێک با بزانین کۆمەڵە کۆبوونەوە کراوە لەو ڕۆژێک کە ئەم جەنگە دەستی پێکردووە ئەو کۆبوونەوانەی کە ئەکرێت بە تایبەتی لەلایەن وڵاتانی یەکێتی ئەوروپاوە ئەسڵن داوای ئەوە کرێت کە ئاگربەست نەکرێت لە هەموو لایەکەوە داوایەوە کرێت کە ئاگربەست بکرێت بەڵام وڵاتانی ئەوروپا داوایەکەن کە ئاگربەست نەکرێت مەبەست چییە لەمە بۆچی دەمانوێت جیهانێکی بێجەنگ هەبێت هەمیشە ئەمە وتەی خەڵکی ئەوروپا و یەکێتی ئەوروپای کەچی ئێستا داوای ئاگربەستەکرێت ئەوان قوبوڵی ناکەن سوپاس بۆ ئەو دەرفەتە من پێم وایە میتۆدی سیاسەتکردن میتۆدی ڕوبڕووبوونەوە لەگەڵ قەیرانەکان لە ئەوروپا ئێستا جیاوازی هەیە لەگەڵ سەدەی 1920 ئەویش ئەوەیە کە لە سەدەکانی ڕابردوودا مەسەلەن وڵاتێکی وەکو پورتوگال سپانیا فەڕەنسا یان بریتانیا یان ئیتالیا کە دەستدرێژیان دەکرد بۆ سەر شوێنێکی دیکە یان تووشی شەڕێک دەبوون کۆنفلیکتێک دەبوون لەگەڵ وڵاتێک یان وڵاتانی دیکە زۆرتر خۆیان بە تاکی ڕوبڕووی ئەو پێشهاتە دەبوون چونکە زۆرتر بە مەبەستی فراوانخوازی ئاینی یان فراوانخوازی ئابووری شتی دیکە پەلیان داهاویش بۆ دەرەوەی ئەوروپا بەڵام ئێستا لە سەردەمی نوێی ئەوروپادا بەتایبەت لەو کاتەوە کە یەکێتی ئەوروپا دروست بووە ئەوروپا دەیەوێت مێژوویەکی نوێ بە هاوبەشی بۆ خۆی بنووسێتەوە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی جیۆپۆلیتیکی و کولتوریشەوە بۆیە کە ڕوبەڕووی قەیرانێک دەبێتەوە کە ئەوان وەکو خۆیان دەیبینن بە شێوەیەک لە شێوەکان مەترسیە لەسەر یەکێک لە بوارەکانی داهاتووی ئەوروپا یەکدەنگ هەندێک بڕیار دەدەن کە لەوانەیە پێچەوانەی بۆچوون و پێچەوانەی ڕوانگەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و خەڵکی دیکە بێت باشە لە نێوان حکوومەتەکان و هاوڵاتیان لە وڵاتانی ئەوروپا تووشی دوو ئاراستەیی بوون خەڵک دژی ئەوەیە کە جەنگ بەردەوام بێت بەڵام حکوومەتەکانە تێڕوانینی خەڵک چییە و تێڕوانینی حکوومەتەکان چییە؟ من پێم وایە لە دوای هێرشی رووسیا بۆ سەر ئۆکراینە و شەڕی ئۆکراینە کە لەلایەک رووسیا و لەلایەک هەموو یەکێتی ئەوروپای لە پشتە من پێم وایە خەڵکی ئەوروپاش ناڵێم پشتیوانی شەڕ دەکەن بەڵام چاوەڕوانیان لە حکوومەتی وڵاتەکانی خۆیانیان هەیە کە بیان پارێزە لەو مەترسیانەی کە ڕووبڕیان بۆتەوە بۆیە من وەکو خۆم وای دەبینم هەر بۆیش لە کەمترین وڵاتی ئەوروپا کەمترین سندیکای کرێکاری و سندیکای تایبەت دژی شەڕ نهاتونەتە باشە کەواتە مەبەستەوەی ئەم جەنگەی نێوان ئیسرائیل و غەزە مەترسیە بێت بە وڵاتانی ئەوروپا بۆ مەترسیە بێت بە وڵاتانی ئەوروپا ئەو پرسیارە دەبێت لە خۆیان بکەی بەڵام ئەمت پێم وایە ئیسرائیل لە زۆر بوارەوە بۆ ئەوروپا بۆ دنیا بۆ ئەمریکا زۆر گرنگە بۆ شوێنەکەیشی کە دەکەوێتە سەر بینی دوو دەریا گرنگە و شوێنەکەیشی کە دەکەوێتە بینی سێ قارە کە نزیک ئەفریقا و ئاسیا و ئەوروپایە دیسان گرنگە شوێنە جیۆپۆلیتیکەشی کە لە ڕووی مێژوویەوە چەقی زۆر ململانێ بووە ئەوانە هۆکارن بەڵام لەوانەیە هۆکاری دیکەشیان هەبێت کە لە میتۆدی سیاسەتی نوێی ئەوروپا ئێمە نایزانین باشە کاک بەدرەدین ئێستا جیهان بوو بە دوو جەم سەرەوە ماوەیەک لەمەوبەر هەمووی سەرقاڵی جەنگی رووسیا و ئۆکرانیا بوو ئێستا زووم و هەموو تێڕوانینەکان و هەموو فۆکسی وڵاتانی جیهان لەسەر غەزە و ئیسرائیلە دەمەوێت لەم دوو بەش بوونە بەشێکیان کە رووسیا و کۆریای باکوور و چینە پشتیوانی لە خەڵکی فەڵەستین دەکەن ئەمریکا و کەنەدا و بەریتانیا و ئەڵمانیا و وڵاتانی دیکە پشتیوانی لە ئیسرائیل دەکەن ئەگەر ئەم جەنگە بێت و بەردەوام بێت بە بەرژەوەندی کام لایەن ئەشکێتەوە وا دەوترێت تاوەکو ئێستا بە بەرژەوەندی رووسیایە لەبەر جەنگی نێوان خۆی و ئۆکرانیا ئەمە چۆن لێکدانەوەی بۆ کرێت و بۆچی بە بەرژەوەندی رووسیایە من پێم وایە لە شەڕدا حەق و ناحەق نییە براوە و دۆڕاو هەیە بەڵام لەو کاتەشدا کە ئەو شەڕە ڕووی داوە چەند مانجێک پێش ئەوە یان چەند ساڵێک پێش ئەوە
ئەگەر مێژووی دروستبوونی شەڕەکان یان دەستپێبوونی شەڕەکان بخوێنیەوە پێش شەڕەکان دروست ببن شەڕی گەورە یان ناوچەی یان جیهانی یان بڵین کشوەری کۆمەڵێک قەیران و کێشەی کەلەکە بوو هەن کە چارەسەر ناکرێن. من پێم وایە شەڕی ئێستای بینی حەماس و ئیسرائیل دەوڵەتی ئیسرائیل شەڕی دوو جەمسەری و دوو قوتبینیە بەو شێوەیە کە ئەمە پێمان وابێت دنیا دابەش بووە. بەڵام پێم وایە درێژبوونەوەی کێشەکانی بینی ئەوروپا و رووسیا لە ئۆکراینیا بەشێکی ئەوەیە بۆیە من پێشببینی ناکەم کە ئەو شەڕە واز و تەواو بێ بەڵام لە هەر حاڵدا ئاواتە خوازم کە شەڕ درێژە نەکێشێ و ژیرمەندەکان ئەوانەی کە زۆرتر خەمی ئاشتی جیهانیانە ڕێگایەک بدۆزنەوە بۆ ئەوەی ناڵێم وا بە ئاسانی ئیسرائیل و فەلەستینیەکان پێک دێن کە ئەوە کێشەیەکی تاریخی هزاران ساڵەیە ئەوە چارەسەر نابێت بە زووی بەڵام لانیکەم خوێن ڕێشنەکە بوەستێ. مەبەستم ئەوەیە ئێستا فۆکسی وڵاتانی ئەوروپی زیاتر بۆ ئیسرائیل و غەزە نیە چۆنەڵێت ئێستا غافڵ بوو بن لەوەی کە رووسیا بەرامبەر بە ئۆکرانیا ئەیکات. دەزانی بۆیە ئەڵێم لە بەرژەوەندی رووسیا یەکدەنجی ئەوروپا لەسەر شەڕی غەزە چونکە ڕەهەندی تری لە پشتا ئەگەر بێت و شەڕی غەزە لە بەرژەوەندی حەماس تەواو بێ ئەوە کار دەکاتە سەر شەڕی ئۆکرانیا و رووسیاش. ئەو مەترسیانەی کە لەسەر ئەوروپا دروست دەبن لە چاوی ئەوروپیەکەوە تەمەشاکەی جیاوازە لە چاوی ئێمە کە لە دەروی ئەوروپای تەمەشا بکەیت. بۆیە من پێم وایە شەڕی غەزە زۆر گرنگترە بۆ ئەوروپا و مەترسیدارترە بۆ ئەوروپا لە شەڕی ئۆکرانیا چونکە لە شەڕی ئۆکرانیا ئەوروپا توانیوێتی خەتی بڵین هێڵی بەرگریکردنی خۆی دابمەسرێنێت دروستکە قایمکە پتەوکە و لەوێ تا ڕادەیەک رووسیا تێک شکاوە تا پێش شەڕی حەماس و ئیسرائیل. بۆیە من پێم وایە شەڕی غەزە بۆ ئەوروپا زۆر گرنگە و ئەوروپا لە ڕوانگەی بەرژەوەندی خۆیانەوە کارێکی زۆر دروستی کردووە کە یەک دەنگ دژی تێکشکاندنی حەماس وەستاوەتەوە. من وەکو ئەوروپیەک شڕۆبەی مەسەلەکە دەکەم نەک وەکو خۆم. بەڵێ سوپاس دەکەین بەدرێدین ساڵح نووسەر و شارەزای سیاسی ئەوروپا لەگەڵ بان بوویت و وەڵامدەری پرسیارەکان بوویت. دووبارە سوپاس.